سڵاوی کامەران حاج عومەرتان لێبێت لە بەرنامەی چ باسە ئەم جارە باس لە پرۆژە یاسای تایبەت بە قەدەغەکردنی هاتوچۆی نێو سەنتەری شاری هەولێر دەکەین کەوا بڕیارە ئەم شەقامە و چەند شەقامێکی دەوروبەری قەڵای هەولێر قەدەغە بکرێ. دەمانەوێت بزانین کاسبکاران سەبارەت بەم پرسە چی دەڵێن، لایەنی پەیوەندیدار چییە، پرۆژەکە بە چ شێوەیەک جێبەجێ دەکرێت. مامۆستا پێم بڵێ سەبارەت بە قەدەغەکردنی هاتوچۆی ئۆتۆمبیل لەگەڵی یان لەگەڵی نین؟ لەگەڵی نیمە، چونکە بەباشی نازانم ئەو سیارە زۆر پیسە، ژینگەی پیس دەکا، جادە هەموو ناڕێک دەبی، قەرەباڵغ دەبی، عالم ناتوانین بڕۆ لە جادەی مثلا ئافرەتێ منداڵ هەیە، شخصێ ناڕێکە معوقە مثلا لە بەساری پێ ناکرێ بڕۆ. سیارە بۆتە کێشە بوویتە کێشارە وڵا کێشەی تۆ دەڵێ با نەبێ لە ناو سەنتەری شار، ئەم دەرێ ناو سەنتەری شار نەبی، دەڵێ پارێزگار قایم قام بڕیارەکە دروستە ئەگەر پێشیان بکرێ بە ئەوەی دابنێن مثلا ئەوەی بنعرض دابنێن، ترامی دابنێن، بێتن کە نەفەری هەگری لە محەلەکان بینی لێرە باشتر لە باشتر ئەگەر ترام هەبی باشتر یەک دێتن، ئەگەر سیارەبی 50 دێت 100 دی. لە هەموو شوێنێک ئیحتیمام بە سیمای شار دەدرێ. ئێرە شەولێرە پایتەختە، یعنی پێش نیازەیە دەڵێن دەبێ ئۆتۆمبیل لێرە قەدەغە بکرێ هاتوچۆکەی لەگەڵی یان لەگەڵی شتێک جوانتر بێ بەبێ وەی ئۆتۆمبیل هاتوچۆی نەکا با نەمێنێ نەمێنێ. تۆ لەگەڵەوە دەرەی جەنجاڵی دروست کرد، جەنجاڵی زۆری دروست دەکا. بەڵێ تۆ دەڵێ لەم شوێنە هەتا دەوروبەری قەڵا بە ئۆتۆمبیل نەمێنێ، جوانتریش دەبێ و هیوادارم نەمێنێ دوکانداریشی. بەڵێ ئەمە تا چەند بێزاری کردوون شۆفێران قەرەباڵغیەکە؟ بەێ ڕاستە بەێ زاری وایە سیارە دێرێ پێ دەخەری ڕاوەستم دەسم ئیشەکەم هەیە زاریوانی سعات پێ زاری دەدەقی پێدەسی ئایم بزەبت لە وەختی خۆی نایە قەرەباڵغی دوور دەکە ئافرەت دەبێتە خوای لە سیارە بێت لە قەیسەری بە زاری بەینێکە بێت زۆر ئێرە دەگیرێ ئەو دەگیرێ ناچارە بڕۆ ناچارە بڕۆ بەێ زاریوا لێ ڕادەگەری دێوا بڕۆم گیرە بەس قەرەباڵغێک دێ ڕاگیتێ زیاتر ئافرەت بەێ زیاتر ئەگەر زیاتر بەسەر ڕاوە دەسیت ئەوە بڕۆ بەزاری هەبی دەڕواگەنا هیچ بەزارە چی وانێ لە بەسەیە. باشە چ وەختێک زۆر قەڵەباڵ دوای عسەر زیاتر قەرەباڵغ خەڵک دێتە بازار، دوای لە داوام دێتەوە یان لە ئیش کار دێتەوە زیاتر دێنە بازار. کەوای دەبێ ئەو جەنجاڵێ چا بێ سیمای هەولێر جوانتر دەبی ڕێکپێک دەبێ سیارە ئێستا نابێ ڕاوەستی دێ ڕادەگری ئێستا ممنوعە مەسەد علامەت جێ بە پۆلیسی نادە کاکە ڕامەگرە ممنوعە وەستی دەکرێت وەستەکەم ڕۆژکەوە دەبەرەوەی کەم ڕاگەناوە درێ کاکە نەنووسە کاتە مناقەشەوەی دەبتم ناقەشە درێ پازنووسی ڕژ ناکەەوە. تۆ وەکو هاوڵاتیەک لەگەڵ ئەوەی ئۆتۆمبیل لێرە هاتوچۆ بکە یاخودنا؟ ناوەڵە لەگەڵ ئەوەی نیمە لەبەرەوەی لەگەڵ ئەوەی نیمە دەمەوێت قەڵەباڵغی کەم بێتەوە ناو بازار تێگەیشتی. ئێستا بۆ منە خەڵک بە پێیان بڕۆ چەند خۆشە چەند مرتاح دەبێت، بەڵام لەبەر ئەو قەڵەباڵغی ئەو سیارانە کە ژنگەی پیس دەکەن جارە جەنجاڵی دروست دەبێت بە ساعت و 2 ساعت دەرناچ. داواکارم ینی بێزاری کردی ئۆتۆمبیل نەک بێزارە زۆریش بێزارکردنە، بەس داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر جارەی سیمەتری و لەسەر جاری شزمەتری ڕێەکان بگری بۆ سیار نێت ناو بازار. کێشە نابتە کێشە بۆ دەبتە کێشە خەڵک پێش خۆش سیار نەمێنی لە بازار. ینی هاوڵاتی حەز دەکات نەمێنی، هاوڵاتی حەز دەکات نەمێنی لەبەرەوەی قەڵەباڵغی کەم دەبێتەوە. ئێستا باخچە ساوایمانە ئەو باخچەمان هەیە هەوایەک هێڵدەمژی پاکوخایان چەند خۆشە درەختەک. یەکێک لەو شەقامانەی پێشنیاز دەکرێت هاتوچۆی ئۆتۆمبیلی تێدا قەدەغە بکرێت ئەو شەقامەیە وەک دەبینن، یعنی ئۆتۆمبیلێکی زۆر لێرە وەستاوە، بەشێکیان تەکسین بەشێکی دیکە تایبەتن. هەندێک لە ئەوانەی کە مێزیانەیە بەر لە ئێستا قسەم لەگەڵ کردن دەڵێ بەشێک لە شۆفێران پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ نابن، هۆڕن لێ دەدەن، ئۆتۆمبیلەکان بە پەلە لێر دەخوڕن، دەڵێ مێشکمان زۆر ماندیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێک لە کاسبکاران ڕازی نین. ئەم بەڕێزە دوکاندارە لێرە ماندوو نەبی سڵاوت دەبێ، تۆ ڕازی نی؟ دەڵێ بەشێک نا ینی ئەو بەشە ینی لەگەر ئەو کەلیمە دانیمە چونکە بەشێک نییە، بەڵکو احتیمالە لە سەدایەکە ئەگەر ڕێیەکی دیکەی هەبی لە سەدایەک. بەڵێ سەدایەکە بەزێمە لە بەرنامەکە چەندی ڕێی دەخەینە ڕووباشەیدنا. باشە پێم بڵێ سەبارەت بەوەی بۆ ڕازی؟ ئەمە ناڕازی نیمە کەس ڕازی نییە. ئەتو دەرگای ڕزقی من دەگری ئەم کو ڕازی بم پێتا وایە ڕزقتان تەوان ئەمە لە ساڵی ئەوەن تەجروبەمان هەیە ساڵی یعنی 2009 بوو ئەو وەختی بریارەکی وا هەبوو عینەن بەس چەند سەعاتێک بوو
ڕۆژانی پێنجشەم سەعاتێک دادەخرا حتا بەیانیەکەی ڕۆژی جومعی نیوەی دوکانەکان قەپاتیان دەکرد دەچوونەوە سەری نەگرت لێرە بەچی ئەلێرە ئەو جادەیە دەبووە جێی ئەو گەنجانە تۆپانیان تێدا دەکرد دەبۆ گەمەی تۆپان ینی تۆ دەڵێ ڕسقمان کەم دەبێت ئەمن ئێستا بڵێ کە ئەگەر هۆکاری وەی بڵێن قەڵەباڵغ بی و ئەمە بە عەرزی زەنا بچم کرد گوتم تەحەدا دەکەم وەنیە گوتم بە ڕۆژ ئێستا دەچینە سەر سەتی مەجال نییە بڕۆی ئەلێرەوە سارە و سۆرە کەسی لێ نییە بە شەویش زۆر جێ هەیە دەقاتی بازار قەڵەباڵغترە. ئێرە پردی سەیداوای هەولێرە دەتوانم بڵێم یەکێکە لە بازارە دیارەکانی هەولێر ڕۆژانە بە هەزاران خەڵکی کاسبکار لێرە ڕسقی بۆ ماڵ و منداڵی پەیدا دەکات بێگومان کە باسی ڕێخستنەوەی ناوشار دەکرێت پەیوەندی بە ژیانی ئەمانەوە دەبێت لە کاک محەممەدەوە دەست پێ دەکەم تۆ گوتت زەنجالێکی زۆر هەیە بۆ کۆستەرەکان کێشەتان چییە؟ پاسەکان بێتەوە ئەو ساحەیە بۆ لەبەر چێ؟ لەبەر جەنجالی و قەرەباڵغی باوەڕ کە ئێستا سەد سرێ وەچی ساری نۆهەتیە 50 کەس خۆی بەڕێمی وەکردیە بەخۆی ستەمەکەی بۆچی تەرمیلانی باشە بەس هاتو چۆ کێشەتانەیە؟ ئەی شوێنەکەتان؟ وەڵی شوێنەکەش ئەو زبرەژەوە بە خۆتان دەیبینن ئەوەی سەرنجی منی ڕایشێشە لێرە ئەو زبل و خاشاکەیە ئەوە لە مێشەوەی ئەو زبڵە لێرانە جەنجاڵی ئاماکی زۆر دروست بە بەبێ فایدا بنجسری سەیداوی زبری لێ ئاوێ زبری لێ چار ڕۆژکە گەرمادا بێ هاوڵاتی پێی ناکرێت بێدا تێپەڕی لەبە بۆن زبری لەبەر زبر و خاشاکی کۆستەرەکان ئیزدعامیان لێرە زۆر دروست کرێ هەموو کۆستەرێم هەو لێرە دێ لێرە ڕادەوشتی و دەڕاتن زعامی دروست کردیان ئەمن داوا دەکەم کۆستەرەکان ئەگەر هەمووش نەبیتن قسمت بێنە لەو ساحەی ڕابۆستن ئەو ساحەیە عایدی حکومەتە باشە بەس کۆستەر گرفتیان شتیت کردی نەشتیت کەشەیە ئەو عربانچانە لێ ڕادەوەستن هەرێکە ڕاوەستا و ڕێنی و جێنی و وڵاتی پێدا بڕوە لە داخلی سیمەتریەوە بەولاوە سارە نەبیتن هاتوو سارێ لەگەڵی تۆ لە دەورێ قەڵایە بەرێ لەگەری داما باش شارەکە خاوێن دەبیتەوە بەڕاستیت پێ برێم ئەوە فەقیرە و ئەوە فەقیرە ئەوە فلانەوە کوڕ فلانیا نابیتە شارەکە پیش بە بەڕاستی پاچی کەینەوە پاک ساجەک بکرێتن لە جری سەیداوە لەو منتیقانە خاوێن بکرێتەوە فەرمو بناو جسرێت چ برێکی دێت خوا پایتەخت یاریمی کوردستان ئەوە قسەیەوە ئەمە بەڕاستیت پێ برم لەگە خاوێنی باوێنی دایمە لەگەوەی نیمە هیچ کەسەکە ڕسقی ببرێتن ئەمان ئەم ڕسقی من لەسەر تو بیتن و ڕسقی لەسەر من بیتن ئەوەش نابیتن جەنجالی کۆستەرەکان ڕێک بخرێتەوە زوڵ و خاشەکە چیت لە پێشیدا بەخێراتنشی گەرم دەکەم ڕستکا کامران شێشی زۆر جوانە بەڕاستی ینی کۆستەرەکان کە دێنەوە ئەو ساعی و هەم زادەکەش خاوێن دەبیتەوە هەم ساعەکەش ئاوەدان دەبیتەوە هەری بچکە لەبەر ساعتی گەورەیە ئەمە تەمان لە 97 ئەم لێرانە بنەو دیوارەوە لێرە ئیشە دەکەن لە بازارەوە لە سەردەمی بەڕێز خوا ئافریکا کاگەکەم لێرە کۆستەرەکان لێرانە من بەڕاستی لە سەردەمی کاک نەوزاد نیوەکە لێرانە بوو دوای نەقلی اجتماعیان کردەوە بەڵام چکە ئێستا ڕیمەکان هەمووی ئارۆز بووە هەمووی تێک ئارایە ئەگەر هەمووی بێتەوە شوێنێک ئێرە ئاوەدانیش دەبیتەوە خاوێنیش دەبیتەوە بەڕاستی هەم لە بۆ کۆستەرەکانیش باشە هەم لە بۆ هاوڵاتیەکانیش باش یانی تەمەشا دەکەم وەک پێویست نییە پاک و خاوێت چ بکرێ باشە بۆ پاک ئێمە ئەو بینایە ئەو خوێناوە هەموو بە پێش دوکانەکاندا دێ جاری واگە ئەو بەر دەبێ ئەو بیسایە کەس لەبەر بۆنەکەی ناژی ینی کەوایە ئەگەر هەر ڕێخستنەوەیە کرا پاک و خاوێنیش دەبێت لە هەموو شتێک باشترە پاک لە هەموو شتێک ئارێوە ئەنگۆ گوتان پێشنیازمانەیە پێشنیازی جدیمانێت چییە پێشنیازەکەوان دانێتن جەنگ و زۆری ئێرانە کەم بیتەوە لەسەر ڕێمی باڕین با ئێران وش پێشانەوەی بکەنەوە خەت ئەو گوفەکە بۆنی لێرا بەنجان نەخۆشەکە لێرە پێیا بووە ئەو خەتە لێرە ببتۆ لێرانە ئێستا کێشە ئێرە چیە بزەبت کێشێرەکە لەسەر پاسیوانە لەسەر پاسی مش کاسبکاری ئەگەر لەسەر پاسەکانە با پاسەکانبانە بنسێ لە داوتان و بنسێ دێڕوە یعنی ئێرە دەبێت چارەسەر ئێرە چارەسەر دەکرێت زۆر بە ئاسانیش دەکرێت ئەو ڕێ بکەنەوە چارەسەری مشکتە کۆستەر ببینێ لێرەیان نەمی هەدەوی بێرەدا زۆر بێرەدا بە مامۆستا ئەو ڕێە ئەگەر ئەوان ڕاست دەکەن دایرێ مرور ئەو ڕێزە ساری نادەدەم کە ئەو ڕێزە سارم نادا سەرپێچی هات زۆر هەمووی سەرپێچیە ئەم بەخۆم کۆستەرم نییە تەکسیم پێەیە بە زۆر جار ئەلێ ڕادەوەستم ئەو سارانە سەرپێچی دەکەن ساری ناوەندی کێشەی گەراجمانەیە کەمی گەراج لێرە گەراج هەیە بەس کابرا لێرە ڕادەگرن پارەی نادا
سارێکی کڕێ بە دوو دەفتەری محاسبە ناکرێن حسەبە نییە سارێکی دەکری بە دوو دەفتەری سارەکە لێ ڕادێت ئێستا پۆلیسیات چۆ لێرە هەیە یان نییە دەسە سرێ هەیە دەسەد سرێ هەیە ئێوە دوکاندارن کۆمەڵی کاسبن سنتەری شار دەستکاری دەکرێت جوانکاری بۆ دەکرێت پێشنیازتان چییە؟ پێشنیازمانە شەنتەری سا خاکرێتەوە جوانکارێکستا ئەوم نافوری ئەم نافرانە تێکچوە هەموو تێچاندەیە بکرێتەوە نافرەی جوان بێ دوو خەرک دێ دوو ڕسمی دەگری جوانتر نیە لۆ هابێ شارە ئێستا کەمتر خەڵک دێتە خەرک کەمتر دێ خود نافرەکە بگرێتەوە خەرک دێ دوو ڕسمی دەگری سەنتەری شار جوانتر بی باشترینەکە و زبرمەبرانە بێ بەس پێویستیمان بە نافورەیە پێویستمان بە سنتەری شار هەموویە بازارە تەماشاکە تەماشاکە ئەوە دیقەم ئەو پێش دوکانی خۆم ئەوە دیقەم دروستکردەوە شامی نادەێت ئەوە لە ژۆرە بی جوانتر نییە دوکان خان کرێتەوە لێک قیاسی دانرێ باشتر نیە سنتەری شار پێویستمە بە سنتەری شار جوانکاریە باش ئەتو چ دەڵێ وەکو هاوڵاتیەک بە شێوەیەک بیتن کە خەڵکەکەش بتوانین بە خۆی کاسبی بکاتن کەس مەغدور نەکرێتن دەبێت جوان ببێ بەڵام بە شەرتێک زەرەر بە بەرژەوەندی خەڵک بەرێ 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 خەڵکەکەش کاس بۆ ئۆتۆمبیل ببینێ لێرە یاخودنا واللهی بەنسبەت ئۆتۆمۆبیلی وا بزانم ناو شارەکە ئەگەر بکرێنێک کەم بکرێتەوە بەس ناکرێتن وازم ئۆتۆمۆبیل هەرێتە ناو شارەکە قەدەخە بکرێ بە پیادە خەڵک هاتوچۆ بە پیادە شتێکی زۆر زۆر جوان و سیمای شاریش دەکرێتەوە شتێکی زۆر زۆر بەرێ بەرێ زۆر شتێکی ڕێکوپێکە هەر کەسێک دانیشتووی هەولێر بێت لە دەرەوەی هەولێر بێت هەر کاتێک بێتە نێو سنتەری شار سەیری ئەو جەنجاڵی ئێستا بکە کە لە ڕێی کوردستان 24ەوە دەیبینن یعنی ئەمە قوبوڵ ناکە دەڵێ کاکەەوە هەموو جەنجاڵیەت چییە چەند کاسبکارێک لە نێو گۆڕەپانەکە بە هەر شێوەیەک بێت پارەیان داوە شەریکە بەلاشی پێداون بە پارە پێداون بەڵام ئەو جەنجاڵیە کە ئێستا ناو سنتەری شاری هەولێرە هەر کەسێک ئەم شارەی خۆش بێ ئەم وڵاتەی خۆش بێ ئەم جەنجاڵیە قوبوڵ ناکە چونکە وەک دەبینن سیمایەکی یەکجار ناشرنی بە هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان گەیاندووە کاک مەحموود پارێزەرە نوێنەری ئەو کۆمپانیایەیە کە لێرە بە شێوەیەک لە شێوەکان پێشتر ڕێیان بەو خەڵکە داوە کاسبی تێدا بکەن کاک مەحموود پێم بڵێ ئێوە وەکو کۆمپانیە ڕازین لە نێو جەرگەی هەولێر ئەو جەنجاڵیە دروست بێت سەراحەتەن بە هەموو شێوەیەک ئێمە وەکو کۆمپانیا ڕەت دەکەینەوە ئەو شێوە جەنجاڵیە بەو شێوە ناشارستانیە لە کوردستان و لە پایتەختی شار کە شاری هەمومانە کە هەمومان تێدا دەژین ڕەت دەکەینەوە و ئێمە خۆشحاڵین سەراحەتەن بەو شێوازە لە شارستانە سەبارەت بە چارەسەرکردنەکەی لە ئێستادا کۆمەڵێک پرۆژە پێشنیاری لاینی پەیوەندی دارکراوە سەبارەت بە چارەسەرکردنی ئەم کێشە و ئینشاءالله لە نزیکترین کاتدا چارەسەر دەکرێت و پێش ماوایە حکوومەتیش لەسەر خەتا بە شێوەیەکی گەرم و هەوڵی ئەوە دەداتن کە ئەو کێشەی چارەسەر بن بڕکەین سەراحەتەن ئێمە لە هەموو گرفتان هەیە بۆ چارەسەرکردنی سەیری ئەو نافورانە بکە سەیری ئەو هەموو پاش ماوانە بکە لێرە ینی نزیکەی 2.5 زەوی لە ناو جەرگەی شار بەرامبەر بە باغی شار بەرامبەر بە قەڵا من دەنگی خۆم لێرە بەرز دەکەمەوە بۆ بەرپرسان لە ئیدارەی پارێزگای هەولێر پارێزگار قایمقام لاینی پەیوەندیدار تکایە ینی دەبێ ئەمە چارەسەر بکرێ ئەگەر بمانەوێت هەولێر جوانتر بکەینەوەی ئێستا هەرچەندە پرۆژەی جوان هەیە دەبێ ئەمە بێگومان وەکو خاوەنی کۆمپانیا ئێمە بەردەوامین و ئیرادەی جددی هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە و پرۆژەی چارەسەرەکانیشمان پێشکەش بەلایانی پەیوەندیدار کردووە و بێگومان ئێمەش لەوانەیە گرفت بێتە پێش بەڵام هەموو گرفتەکان قابلی چارەسەرکردن ئێستا بۆتە گرفت هەندێک کاسبکار هەیە دەڵێ کاکە ئێمە کاسبکارین وەخت خۆی دوکانمان کڕیوە ئێستا گەر بیانەوێ لەو گۆڕاپانەمانەیە لە زەرەر دەکەین ئێوە قەرەبوویان دەکەنەوە کاکامەرە سەبارەت بە قەرەبووکردنەوە یەک شت هەیە حەزەکەم تەوزیحیکەم ئێمە بەرژەوەندی گشتی کە سیمای شار و چەقی شارە بەلای ئێمە بەلا هەموو شتێک گرنگترا بەڵام لە هەمان کاتدا نامانوێت ئەو قەرەبووە کەمتر بێ لە بڕی ئەو زیانانی کە خەڵکەکە لی دەکەوێتن ئێمە دەمانێت هاوسەنجێک بپارێزین لە نێوان هەم سیمای شار لەلایەک هەروەها بەرژەوەندی کۆمپانیا و بەرژەوەندی هاڵاتیان بە دەرەجەیە لەگەڵ ئەوە نێرە چارەسەر بە دڵنیاییەوە هەموو هەوڵەکانمان بەگڕ دەکەین بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە.
هێشتا ناوەڕۆکی پلانەکەی ئیدارەی پارێزگای هەولێر دیار نییە سەبارەت بە گۆڕینی ماستەر پلانی شاری هەولێر و سنتەری شار دەگوترێ هاتوو چۆ لەم شوێنە قەدەغە دەکرێت بەڵام سایق کۆستەر و سایق تەکسیەکان ترسیان لێ نیشتووە دەڵێن وەڵا ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ بێ ئێمە بێڕسق دەبین ینی ئیشمان کەم دەبێتەوە بۆ دەترسنێەوە کاکامەران بەخێر بێن زۆر سپاس دەزانین کووە ئێستا گەوان بە تەمابن ئەو جادە ئێرانە بگرن یەکەم جار ناو بازاڕێ یعنی جێگەی گشتیە جادەی ئێرخوانە چێن دەرێت سیمەتری ئەگەر بیانێ بازار نیشتیمان بگرن دەبی لە لای داونتاین ڕاقەتعکەن وایە دەبلیۆن دەری ڕابگرین ئەوەی هاتیسە قەدەغە بکرێت ئەخلێرەوە قەدەغە بکرێت ئەدی ئەو زەختەی کە دەکەیتەوە ئەو لای ناو شێخەڵای ناو شێخی ئەوە شێخەڵای کە زەختە دەکەویتن لای سیمەتری و فندق فەریدی کە دەی زەختە ئالێکوانە هەروەتر دەی لە سیمەتری لە جادەی کەرکوچی دەی زەختە ئەو زەختەی دەکەویتە سەد جادەی پشتی داونتاونی سیمەتری لەگەر لای ئەو لای سیمەتری لای زانیاری لەگە جادەی کەرکوچی ئەو زەختەی دەکەویتە سەرێوێندەرێکە ئەو کەسێ و بڕیارەشی دای ڕێزم لە بۆ هەیە بابێ لەگەرە من جمعای پێکەوە دێن ئەو جادەی بازارە دەگرین تێدەگەی جمعای بابێ لەگەرە من ئەم ئیش ناکەم بابێ لەگەرم سواربی تەمەشا دەکەین یعنی سیارە بە سعاتێک زیاتر ئەو دەدەسی ساعت و نیە و 2 ساعت ئەو دەدەسی یعنی بەڵگەی قسەکەم جمعان دەگیرێتن ئەویش مرورەکان دێن لەبەر ئیزدەحامی ناو بازاری خەڵکەکە زۆر دێتن دوای ئەوە ئەگەر ئەو قەرارەش سەری گرت لە بە حرەبانەتی ڕێنامینی هیچ ینی بیادە بڕات تێدەگەی بەس لە زۆربەی وڵاتانی دنیار وایە زۆر شوێنەیە ئۆتۆمبیلی تێدا قەدەغەیە ڕێو شوێنی دەبینەوە کامەران بەس ئەو شوێنانە شارەکانیان فرەوانە بۆ کەولێر بچوو نییە ستایرە هەر چۆن قەپاتیکەی ئیزدەحامە زۆر دروست پێش نیازتان چێ وڵا پێش نیازمانەوەی ئەو بریارەوە چ خۆی لەبێت تۆ ینی بەڕاستی هەر هەبی شارەکە بەخۆی بچووکە توش قەپاتیکەی بەس دەبتە شاری عربانەی عربانە ئێستا هەموو نیوەی گرتێ نیوەکەت کەشاوە بە پانی ڕادەوەستیتەوە باشە تۆ دەڵێت تۆشان لەگەڵ لەگەڵ ڕێوانەوە کاکا ئێستا ڕسقی تو لە ناو سەرمە 12 سال لەگەڵ کابرا لێ ڕاوەدەست سبێن ئەوێت نەرێ بجرێ پێ ناکرێت بە پێیانش بێنە بازار ناتەن تەمەشا بکە جەنجاڵیەکی زۆرە سیمای شارستانی زۆر کەم کاکامەران بەزەوە هاژ نییە بەزە ئێستا لای بژێ زانین چ کارە سادێک دەقەمێ کارە سات دەقەم ئێستا شەمە دام نییە بزانە سیمەتی چی لێ دێ وەلای بە 2 ساعت 3 ساعت پێ ناکرێن بێنە بازار ئێرە بازاری قەیسەری هەولێرە لە ماوەی ڕابردوو کە ئێستاش کاری لەسەر دەکرێت لە پرۆژە گرنگەکانی نۆژەنکردنەوەی ئەو بازارە بوو سێریکەن جوانیەکی یەکجار زۆری داوە بە بازاری قەیسەری ئەگەر لە پێشوودا ئەو بازارە بە تەنەکە و دەندە و چینکۆ و نازانم چی سەقفەکەی گیرا بوو بەڵام ئێستا شتێکی شارستانی مۆدێرن لەگەر سیمای پایتەختی هەولێر کە شارێکی مێژوویە دەگونجێ باوەڕ بکەن ئێستا گەر بگەڕێ دوکانێک بدۆزیەوە لەوانەیە بە 30 دەفتەر دوکانێکت دەست نەکەوێ وایە ئەوانیە 100% وایە کاکامبران بازارەکە جوان بوو بڵێ کاکامە تعبیری زۆر جوان کرد هێشتان مایە ئەمن چشکە دەرێم لۆکەش و هەواش تۆ زوبای زۆر فێنێک بووە هاوینا فێن کەستا نان گەرمە زۆر خۆش ئەمەش جیازی پێ دەکەین لەو لای پێشەوەی ئێستاوە حکوومەت لە گیرفانی خۆی بەڵێ حکوومەت دەستخۆشیە دەکەین حکوومەت لە گیرفانی خۆی لە پەرەپێدانی محافەزەی پارەمان نەدایە وەڵڵا باشە با بینە سەر بڕیاری تازە بڵێ لەسەر قەدەغەکردنی هاتوچۆی ئۆتۆمبیل تۆ لە ئەنجومەنی بازاری قەیسەری بە شێوەکی گشتی لەگەر کاسبکاران قسەت کردووە هاتوچۆی ئۆتۆمبیل ببینیان نەبی بە قوڕان کاکامران بمینێ باشە هاوچۆی سیاری بمینێ ئەگەر نەبینێ کارەساتە کارەسات بۆ نمونە ئێستاکە ئەگەر سێری وێنەگەرەکەت ببینی ئەوی خیارە و ئەو زەلامە ژن و زەلاماتی لە بازاڕی ئەگەر ئەوانە بە سیارە هاتنیە ئەگەر ئەوانە ئێستاکە سیارە قەتع بکرێ کو بێنە بازاڕی کابرایەک زۆرجار هەیە دوو عیلی هەیە کاکەمە بەحسیەک عیلی دەکەین سێسا منداڵی هەیە سریایەوەی ناکەی منداڵەکانی خۆی بینی بەس بە ڕۆیشتن هەمیشە دەڵێن وەرزشە ئەم بەڕێزەسی لەو بەری کو دەگات تێرە گەراز دوورە هەیە مناڵی لەگەرە هەیە عیلە تەواو نییە پێیەکێک بێ بۆ بازار خۆ ئەگەر دەکرێت کاتژمێرێک بە پێ مشکلەوە نییە کاتژمێرێک بەس گەراجەکان دوورە سیارەی لە چێ ڕادەگرێت دەبێت کێشەی گەراجەکان چارەسەر گەراجەکانی چارەسەر بکەن کە کامەران دوایە دەبی ئەو گەراجانە چ بکەن و ئەگەر حکوومەت ئەو بڕیاری تەنفیز کرد ئەمە دوکانداری بەس ناو قەوسەکەی بازاڕی بێت چادۆری بازاڕی
ئەمە وەکو حسایەکەیتمان 2400 دوکانە ئەگەر یەکی سێک سیارەمان هەبی نەک شاگردەکانمان دەکات 2400 سیارە لەچی ڕاگری کێشە گەرانس کێشی گەرازمان ئێستا حەل نییە یان دەبێت زۆر بە وردی شەکەی لە بەخۆعان دەبی زۆر بە وردی بیت حیسابی هەموو شتێ بکەیت پەککەوتە بە پیر منداڵ بەپێی هەموو شتێک پەککەوتە دار کابراەک ئەشای دێنتە ناو دوکانێت کودینتە دوکانێک دەبێت حسابات دەبێت حسابات بکرێت ئەگەر لە حەزەکەن زەنجاڵی نێن ئەرێ وەڵا کاکامانە چشکمانەیە معنی من ڕێزمانێت لە بە حکوومەتەی ئەو حکوومەتی خۆمانە کەس کۆلای چای خۆی نایە بەس حەزم نییە جاربان ئەمە ئەنجومەنم ئەنجومەت کەمانەیە بەردوورمانەیە ئەنجومە زێرگمانەیە سەکمان پێ بکەن لەگەرمان دابنیشن هەموو شوێکمان هەبی ئێوە بڕیار نەدرێت. سەبارەت بە پرۆژە یاسای قەدەغەکردنی هاتوچۆی ئۆتۆمبیل لە نێو سنتەری شاری هەولێر کاک نەبەس قایمقامی ناوەندی قەزای هەولێر لەگەڵمە هەرچەندە ئەو شەقامەی ئێستا دەبینین کاک نەبەس خەڵکێک پرسیار دەکا کام شەقام ئەو بڕیارە دەیگرێتەوە کام شەقام نایگرێتەوە ئەگەر بەرساو ڕوونیمان پێ بدەیت بەخۆی لە چوارچێوەی ڕێخستنەوەی ناوشار سنتەری شار و دەوروبەری قەڵای هەولێر ئێمە ماوەیە کە دراست دەکرێتن پێش هەفتەیە کۆبنەوەیەکمان ئەنجامدا لە دیوانی وەزارەتی شارەوانی ڕاوێژکاری سەرۆک حکوومەتدا ئامادە بوو بۆ کاروباری هاتوچۆ لەو کۆبوونەوەی یاخود لە یەک لە بڕیارەکان کە باسی لێوەکرا ڕێخستنەوەی ئەو خەڵکە کاسبکارەیە کەوا لە ناو بازار کار دەکەن مێزیان هەیە عارەبانەیان هەیە یاخود ئەوانەی کەوا شۆسە و شەقامەکانیان گرتیا ئەوە هەمووی پێویستی بە گرنگجیدانە بە ناو باشە بەس ئۆتۆمبیل قەدەغە دەکەن یان دەستکاری سیمای سنتەری شار دەکرێت ینی بۆ نمونە ئێستا و جوانکاری کە کراوە ئەمە سوودێکی زۆری هەبووە بەشێکی زۆر لە خەڵکی هەولێر دڵنیان بەمە خۆش ئەکید یەک لە بڕیارەکانیش ئەوەیە کەوا ئەو ملکانی وەزارەتی شارەوانی سەرۆکایەتی شارەوانی هەولێر ئێمە لەو یەک دوو ڕۆژەش لەگەڵ ئەو کرێگرتانەدا دەنیشین باشە دیزاینەکی جوانیان لۆ دادەندرێتن دەبی هەر هەمووی نۆژەنی بکەنەوە ڕێخستنەوەی سەربانی بازاڕەکان ئەگەر لە سەرەوە بەم شێوەی ئێستا نامینێت نابی بەو شێوەی ئەو جەنجاڵیە قبوڵ جەنجاڵیا هەروەها لە ڕووی ڕێخستنەوەی ئەو هەموو تەلیکارە با و ئەو هەموو جۆرەشتانە باشە کاک دەبەست نۆژەنکردنەوەکە ئەو ملکانە دەگریتەوە ئەوە دەبی دەست پێ بکرێت لە ماوەیەکی دیاریکرا و دەبی تەواو بکرێتن زۆر باشە سەبارەت بە بەردەم بازاری نیشتیمان جەنجاڵێکی زۆر هەیە باخچەی شار پارکی شار یەکجار جوانە بەڵام لە بەرامبەر ئەو بەردەم بازاری نیشتیمان جەنجاڵیەکەیە ئەم گۆڕانکاری ئەوێش دەگرێتەوە ئەکەیت چواردەورەی قەڵا هەموو دەگریت هەمووی دەگرێت دەگریتەوە ئەو جەنجاڵەیە کە باسی لەوە دەکەی دەبی ڕێک بخرێتەوە دەبی نەمینێتن وەکو باسم کرد بۆ نمونە یەکە مێزەکی لە بەردەم هاتوچۆی هاوڵاتیان داناوە بوویتەوەی کە کێشە بۆ هاوڵاتی بۆ خاوەنی دوکانەکان دروستبی ئەوانە هەر دەبی هەمووی ڕێک بخرێت ئەمە پێشنیازە یان ئەوانە بڕیار جێبەجێ دەکرێت جێبەجێ دەبی بکرێتن پاشکەسبوونەوە لە هەمووی گرنگتر بەرژەوەندی کاسبکاران ڕەچاو دەکرێتن بەرژەوەندی ئەو خەڵکەی کە ڕۆژانە لە ناو شار کاسبی دەکە ڕەچاو دەکرێت بەڵام بەو مەرجەی کە پابندی ڕێنماییەکە هەندێک ترسیانەیە دەڵێن ئیش نامینێ هەندێک دەڵێن پێچەوانەوە ئەوەی وەکو باسم کرد پاش دیراستکردنێکی زۆر بووە ئەوە لە بەرژەوەندی هەموو لایەکە لە بەرژەوەندی خاوەنی شوێنەکانە بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ نمونە خاوەنی ئەو دوکانە ڕۆژانە ڕێگای پێدەدرێ ئەگەر هاتوچۆیەکی هەبی یاخود کەلوپەلەکانی خۆی بگوازێتەوە یاخود بینیتن بە تەواوی قوفل نادرێتن ماوەیەک دیاری دەکرێت و ئەو کاسبکاران و خاوەنی شوێنەکان کەوا ئیشی خۆیان ڕایکە کەوایە بۆ هەر کێشە و سەرنجێکی کاسبکاران ئێوە چارەسەرێک دەدۆستنەوە باسم کرد کە دیراستەتێکی زۆری چەند ساڵی پێشتر کرایە کەی جێبەجێ دەکرێت لە ئایندەکی نزیکە. زۆرینەی خەڵک و دانیشتوانی هەولێر لەگەڵ بڕیارەکەی ئیدارەی پارێزگای هەولێرن بۆ قەدەغەکردنی هاتوچۆی ئۆتۆمبیل لە دەوروبەری قەڵاو ئەو شوێنانەی کە جەنجاڵیەکی زۆری تێدایە
لەگەڵ ئەوەشدا بەشێک لە کاسبکاران کە لێرە کەسابەتی دەکەن مەترسیان هەیە ترسیان لەوە هەیە بە جێبەجێکردنی بڕیارەکە بەشێک لە کەسابەتی ئەوان لاواز بێت کێشەکەمان گەیاندە قایمقامەتی هەولێر باسییان لەوە کرد لە کاتی جێبەجێکردنی بڕیارەکە کە لە ماوەی نزیکی داهاتوودا جێبەجێ دەکرێت ڕەچاوی تەواوی جموجۆڵی بازرگانی لە نێو سنتەری شاری هەولێر دەکرێت بە شێوەیە کە زیان بە بەرژەوەندی گشتی و کاسبکارانی هەولێر نەگات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بە هیوای سەلامەتی بۆ کوردستان و هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان